کە لە پورێکی دیکەی شاری سلێمانیە کە بە ئاگرێکی گوماناوی دەسووتێت بە ئازارتر لەوە درەنگ کوژاندنەوەی ئاگرەکەیە کە 72 کاتژمێر درێژەی کێشاوە. ئەم خانووە کە دەکەوێتە گەڕەکی شێخانی شاری سلێمانی یەکێک لە خانووە دێرینەکانی شاری سلێمانیە خاوەنداریەتەکەی بۆ بەڕێوەبەرایەتی شوێنەوار دەگەڕێتەوە. دراوسەی خانووە سوتاوەکە دەڵێ لە ڕۆژی سێشەممەوە ئاگر لە خانووە شوێنەواریەکە کەوتۆتەوە و تا درنگانێکی ڕۆژی هەینی بە شێوەیەکی ناوبەناو بەردەوام بووە. لەم ڕۆژانە سێشەمە بوو ئێوارە سەعات 5 ئێوارە ئێمە سفرەمان داخسم نان بخۆین خەبەریانێتەوەڵا خانۆکەتان سوپا پیاکەون ئەمە ماڵی منە لێرە بەهۆی ئەم بۆ کڕامان کرد تەماشاکەن ئاگر بەقەی ئەو ئەمودانە بەرز بۆتەوە بەڕاستی بەداخەوە تەلەفۆنمان کرد بۆ زۆر شوێن هیچی ناوە ئیمداومانەوە ئێمەی خوب ئەمە بە سەتڵ ناکوژێتەوە ماوە خانوێکی گەورە و زلگری گرتووە ئەحموداریتیا تەلەفۆنمان کرد بۆ ئێرە بۆ حەریقی پیرەمێرد وەڵام زۆر زۆر سپاسیانەکەین بەڕاستی ئەو جادەی ئەوان کردوانە لە هیچ تاریخێکان نەکراوە هاتن شەو و ڕۆژ بەخوا تا 6:30 تا 6:30 ئەمە لێرە بە دیارە ماگرەوە وەستاوین بەڕاستی ینی زەحمەتێکی زۆر زۆران کێشا ئازابیان کێشا زۆر سپاسیانەکەین بەڕاستی هاوکاریان کردنی زۆر زۆر بەداخەوانێ ئەم خانوانە خانووی شارەوانین زۆربەی شارەوانی کڕوێتی ماڵی کاقادر نەبێت ماڵی خۆیانە و چەند ماڵێکی کەمیتی ئەمە و زۆربەی خانوەکان بۆتە خانووی شارەوانیش خۆشی هێمالی کردە وایە زوو فریای بکەوتنایە ئەگەر بە خەمی ئەوە بوونایە ئەگەر بە خەمی ئەوە بوونایە وەک شوێنەوارێک وەکو کە لە پورێک بیان هێشتایەت و بیان هێشتایەتەوە بەس بەداخەوە ئیهمال کرا ئێستا ڕووی بۆ گەڕە کۆنانیان نایناسیتەوانێ بچۆ حاجحان بە دەگمەن ماڵی تێماوە ماڵی مام عوسمان حەمەنار ماوە چەند ماڵێ ماوە بەڵام ماڵەکانیان بەری زۆر بێ فەوتا ئێرە شەروای لێ هاتووە. ئەم خانوانە بە کەلەپوری سلێمانی ناو دەبرێن دوای تێپەڕبوونی 2 سەدە بەسەر دروستبوونیان دەبێتە شوێنەوار بەڵام وا دیارە پێش گەیشتنیان بەو تەمەنە دادەڕوخێن و لە جێیان باڵەخانە و پرۆژەی بازرگانی دروست دەکرێت. سووتان و لە ناوبردنی ئەم شوێنەوار و کەلەپورانە جێگەی گومان و بە دەگمەن دەستی پشت ئەم ڕووداوانە دەستگیر و ئاشکرا دەکرێن. بەداخەوە یەکێک لە کۆنتین خانۆکانی گەڕێکی شەخان کە ماڵی کەسایەتی ناساوی شاری سلێمانی ماڵی شێخ مارفەسی سەباوکی کاخەباتە پێرێوازەم گڕی گرتووە هۆکارەکەی تاکوێستا ئێمە نازانین ئەوە دەستگا بەرپرسەکان ئەتوان ئەوە ڕوونکەنەوە کام خانووە بۆ گرتووە ئەم خانووە ئێستا مولکی شوێنەوارە بەڵام بەداخەوە ئێستا زۆربەی دار و پەردووی ئەم خانووە سوتاوە ئەوەی کە خەمە لای من بەڕاستی ئەمە لای من سووتانی دارەکەی پیرەمێردا ئەمە لای من سووتانی ستارەکەی بێکەسی شاعرە ئەمە لای من سووتانی کتێبەکە ئەمین زەکی بەکە خلاصی کورد و کوردستان ئەمە سووتانی یادەوری بابا پیرانمانە. زیاتر لە 250 خانووی کەلەپوری لە سلێمانی بوونیان هەیە و زیاتر لە 11 خانوویان مەترسی ڕووخان و لە ناوچوونی یەکجاریان لەسەرا هاوڵاتیان و شارەزایانی شوێنەوار جگە لە گومانکردن لەم جۆرە ڕووداوانە پێیان وایە لایەنی پەیوەندیدار کەمتەرخەمە لە پاراستنیان بۆیە دوجار بە فێڵ و ڕووداوی جیاواز لە ناو دەبرێن بۆ ئەوەی زەویەکانیان بدرێت بە کۆمپانیای حزب بۆ پرۆژە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.